لە ئێستادا پەیکەرساز چێنەر نزار نوێترین پرۆژەی پەیکەرسازی خۆی دەخاتە ڕوو کە ئەویش دروستکردن یاخود کارکردنە یاخود پەیکەری یەکێک لە شاعیرە گەورەکانی کوردە کە ئەوی شاعیر ئەحمەد موختار بەکی جافە کە لە شاری هەڵەبجەدا دەڕێت بێگومان قسە و باسی زیاتر لەسەر پەیکەرەکە دەکەین بە ئامادەبوونی بەڕێزیان زۆر بەڕێز چێنەر نزار پەیکەرساز بەخێراتی کاک چێنەر خێربی سەرچاو بەخێربی ئەم بیرۆکەی بۆ کەی ئەگەڕێتەوە و چۆن بڕیارەدا کە کارێک بۆ شاعیر ئەحمەد موختار بەکی جاف بکەیت هەڵبەت بیرۆکەی دروستکردنی پەیکەری ئەحمەد موختار بەگی جاف لەوە سەرچاوە دەگرێت کاتێکە قوتابخانەی ئەحمەد موختار بەگی جاف نۆژەن نەک نۆژەنەکەن تێکیان سەر لە نوێ دروست ئەکرێتەوە لە شاری هەڵەبجە بەڵێن هەڵبەت من ئاگام لەم شێوازی کارکردنە بۆ خۆیان بڕیاریان ناوە کە پەیکەرێکی کوالەتی زۆر بەرز و بە حەجمێکی زۆر گەورە کاری تیا بکەن دوای ئەو کاتێتی کە نزیکیەوە هاتبوو پەیکەرەکە دارن هیچ ساڵیان بە منەوە کرد و پێشبڕکێکرا بۆ هەڵبژاردننی پەیکەر بۆ ئەحمەد موختار بەگی جاف ئێتر خۆشبەختانە لەناو پرۆسەی هەڵبژاردنەکە کارەکەی منیان بەدڵ بوو بە لیژنەیەکی باشە زۆرم پێخۆش بوو کە ئیشەکە بۆ من دەرچوو و بۆ هەر کەسێکی کەش دەرچووە بەڵام جێی خۆشحاڵیەوەی کە من خۆم سەردەمانێکی زووە هەم گوێبیستی شعرەکانی ئەحمەد موختار بەگی جافم هەم ئەی خوێنمەوە کە ئەوکی وەڵ حاڵخەو نەبوو بۆی کە بتوانم ڕۆژە خزمەتێکی ئەو پیاوەکەم بەڵام خۆشبەختانە بە شێوازێکی باش و بە بێتر بەدڵی خۆم بوو هەموو کارەکە زۆر باشە ئەگەر تۆ بۆ خۆت خوێنەری شعرەکانی ئەم شاعیرە نەبوویتایە و ئەمە خەونی خۆت نەبووە بۆ هەر یەکێک لەو کەسایەتی دیارانەی کە تۆ پەیکەریان بۆ دروست دەکەی سێرچەکەیت کە بزانی ئەم کارکتەرێک چێە بێگومان سێرچەکەی بزانیت کە دەموچاوی چۆنە و با بڵێن پۆرترێتی کۆ ئەەکەیتەوە و ڕسمەکانی و بێگومان ئەبێ ئەوە بکەی بەڵام لەسەر ژیانی بۆ نمونە شاعیرێک وەکو ئەحمەد موختار بەگی جاف دوای ئەوەی کە باڵێن خوێنتەوە لەسەر ژیانی لەسەر بەرهەمەکانی کە ژیانێکی تایبەتیە بووە چی زۆر سەرنجی ڕاکێشایی جگەلەوەی کە تۆ ئەبێ کارێکی هوەری بۆ ئەو بکەیت من هەڵبەت هەر کەسایەتیە کە بۆم ئیختیارە کریان پێشنیارە کرێ ژیاننامەی زۆر باش ئەخوێنمەوە وە چەند پرۆژێش هەبوو هاتوتە بەردەمم ژیاننامەی ئەو کەسە و ئەنی وەک پێویست نەبوو ینی زۆر چونکە پەیکەر دروستکردن بۆ هەموو کەس نابێت ئەنی بێ کەسە شایستە بێت چونکە وەک ئاگاداریشین و هەمومان ئەیبیسینەوە ڕۆژانەکان ڕۆژ بە ڕۆژ ژمارەی پەیکەرەکان زۆر لە زیابوونە کە بۆ من جێی دڵخۆشیە بەڵام کۆمەڵی خەڵکیان بەردەوام قساکەن کە پەیکەرەکان زۆر بوو بەڵام وەکو ئاماژەم پێ زۆر کات پرۆژان خۆتە بەردەستم کەسایەتیەکەم بەدڵ نەبوو نەک بەدڵ نەبوو لەوانەیە قابلی زۆر شتی تر بێ ڕێزەنان بێ بەڵام پەیکەر دروستکردن ئەگەر بە مێژووی گیانە بگەڕێنەوە بۆ کەسانی کە زۆر زۆر تایبەتن ئەحمەد موختار بەگی جاف بەدەر لەوەی کە شاعیرێ و سیاسێکی زۆر لێ هاتوو بانی وەڵحە ژیانی پڕاوپڕی ئەوە بوو من لە گەنجیش بە ژیان نامەیم خوێندبووەوە ئەو کاتانەشی کە پێشنیاری هەر کەسێکی کەم بۆکەن هەڵبەت ژیان نامەیە خوێنمەوە ئەحمەد موختار بەگی جاف هەم لە ڕووی شکڵوشیەوە هەم لە ڕووی بە تایبەت نووسینەکانی کە زۆر زۆر سەرنجی من ڕاکێشان لە تافی لاوێتی و گەنجیمە ئەوە ینی بەبێ دوو دڵ یەکسەر چمەنا پرۆسەکە و تاکیدیش منەوەی کە بۆ من دەرەچە پرۆژ زۆر باشە بێگومان کارەکە پۆرترێتە نەخێر کامل لە هەموو کارێکی تەواو ئاماژەت پێکرد کارێکی زۆر گەورەیە 4 مەترە کارەکەم هەڵبەت من یەکەم جار تقریبی 7 بۆ 8 سکێچم ئامادە کرد سکێچەکان هەریەکە و جوڵی جیاوازی هەبوو دواتر یەکێک لە جوڵەکان بە لەگەڵ کۆمپانیای گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە کۆبووینەوە لەگەڵ لیژنەی پسپۆر لە بوارەکەیە قەراریان لەسەر ئەو شکڵی ئاخیریا کە ئێستا شان ئەدرێ کارەکە تەواوی جسمەتی جوڵەی تەواو جوڵەیەکی شاعیری و جوڵەیەکی کەسێکی سیاسی هەڵبەتە من وەکو شاعیرەکە کارم کرد نەگوەکو سیاسیەکە تر هەموو لایەنەکانم لێک گایە و نەتیجە و ئیشەی ئێستا دەرچوو کە لە هەمووی خۆشتر بۆ منەوەی کە ماتریالەکەی برۆنزە ئەوە خەونی هەموو پەیکەرسازەکە کە بتوانرێت کە ئەو کارانی ئەنجامێدا بە برۆنز ئەنجامی بە لە کارگەی برۆنزی ڕانیە لەوێ لەگەڵ کارگەیبی هاوڕەمە
لەم کاتی قەیرانی بێغازی ئەوە توانیمان ئەو پەیکەرە بەرهەمبێنین. زۆر باشە. ئاماژەت بۆ کرد کە بە بڵین کۆتا شێوەی کارەکە بڕیاری لەسەردرا کە ئەو شێوەیە بەڵێ سکێچەکەی یاخود ئەو فیگەری کە لە کۆتاییە ئیتر بڕیاری لەسەردرێت کێ بڕیاری لەسەرەیە؟ هەڵبەت یەکەم جار ئەو سکێچانە خۆم بڕیاری لێ ئێم چی بنێرمە بەردەم ئەوان لیژنەیەکی پسپۆڕی خۆیان بوو لیژنەکە بەڵێ لە ئەندازیاری تیا بوو لە کەسانی شارەزای تیا بوو لە مەسایلی هونەرە وە خۆشیان بەڕاستی یعنی مەسەلەی دروستکردنی پەیکەر بۆ کەسایەتیەکان ئەتوانم بڵام زۆر پسپۆڕی ناوێت چونکە تۆ شێوە جوڵەکان دیارە تۆ شاعیرە گەتوانی جوڵی شاعیرێتی بێتێ ناکرێت جوڵی ڕاضیەکی بێتێ هەڵبەت ئاسان بوو هەڵبژاردن بەڵام ئۆپشنەکانی من زۆر بوو لەو بەینا زۆر هاتوڕۆی هەتا توانیمان ئەم شکڵی ئاخری هەڵبژێری. زۆر باشە. ئەم کارە بۆ خۆت کە وەکو ئاماژەت پێکرد خەونێکیش بۆ خۆت هەوڵیاوە کە هیچ جیاوازیەکی تیا بکەی کەیان تایبەتمەندیەکی بێتێک کە لە کارەکانی ترتی جیا بکاتەوە. هەر حەجمەکەی خۆی لە خۆیە ئەمە جیاوازێکی زۆر گەورەیە چونکە تا ئێستا پەیکەرەکەی جەنەڕاڵی پاییز بوو تقریبی 3 مەترە ئەم 4 مەترە چونکە مەترێک بۆ پەیکەر زۆرە وە کۆنتترۆلکردنی بۆ من ئاسان نەبوو چونکە مەترێک بەرزی لە هەموو لاکانەوە مەتر فەرقەکە بەڵام هیچ هیلاکە وەکو هەمیشە کارم کرد ڕاستە هیلاکە بمەدەستە بەڵام هەموو هیلاگوونەکان چێژی تایبەت هێبوو بۆ من جیاوازیەکەشی ئەو بوو بەڕاستی زۆر چوومە دیتێڵەوە یەکەم جار بوو دەموچاوێکی گەورە لە بەردەم ماوێ هەستێکی خۆش بوو کاتێکی ئیشم تیا کرد و کەسایەتەکەم بەدڵ بوو ئەنجا زۆر پەیکەرسازێ پەیکەرەکان بە 2 بەش دروستەکەن بۆیە بە ئیسراحەت بتوانین ئیشی تیاکە من هەر 4 پەیکەر 4 مەترەکەم بەیەکەوە دانا بوو ئیشم تیاکەرانی ڕۆژانە زۆر چێژمە بینی لە مەرحەلەی ئیشەکانی. بۆچی مادەی برۆنز ئەوەنە گرنگە بەلای پەیکەرسازانە؟ یەک تەمەنی درێژە، 2 ئەو مادە ئاسان ناشکێنرێ دەستکاری بکرێ ئاسان نییە تێک بچێ ماتریالێکش ئێستا بەڕاستی لە جیهانانی ئەتوانم بڵم هەموو پەیکەرەکانی دنیا ئێستا بۆ ماتریال ئیش پێکرد. زۆر باشە. بگومان پێشتر تۆ کارت لەسەر با بڵێن بەشێکی زۆر لە کەسایەتی دیارەکان کردو بە تایبەتی لە با بڵێن کاری پۆرترێتی زۆرتر کردووە. ئەم کارەیان پێویستی بە با بڵێن تایبەتمەندی هەیە یان پێویستەکە کە تۆ زۆر با بڵێن ئەزمونێکی زۆر گەورەت هەبێ لەو کارەیە؟ مەسەلەی ئەزمونکردن هەڵبەت کاری هونەری نەک هەر هونەری پێکەرسازی بە عامی هونەر ئەبێ ئەزمونەکەت هەبێ ئەم لە ڕوویم باگراوندی سەقافی و هەمزائیدەن ئەو ئەزمونانی کە خۆت ئەو قۆناغانی کە تپیا تێپەڕی هەڵبەت بۆ من لە ئێستا هەر کارێکی پێکەرسازی بێتە بەردەم چونکە ئەزانم پلاندانێم خۆی مهمە کە بزانی پلاندانێک کە بتوانی پلاندانی ئەتوانی بگەیتە ئەو قۆناغانی کە هەر بربەسە بێ بتوانی حلیکی هەڵبەت بۆ من 4 مەتر پەیکەر 5 ساڵ پێش ئێستا بووایە زۆر قورسە بوو 10 ساڵ پێش ئێستا بووە بەڵام بێ دوودڵی قەرارم لێ و یەکسەر بە بۆکو چۆن پۆرترێتی دامەزرم توانیم ڕاستەخۆ کارەکە دامەزێن و ئیشی تاکویانی قورسە گرانە ئاسان نییە بەڵام ئیشم تاکە. زۆر باشە. کارێکی لەم جۆرە بەو بەرزیە بە مادەی برۆنز با بڵێن بەرگەی چەند ساڵی تر ئەگرێ و کێ بەرپرسە لە نۆژنکردنەوەی ئەم کارە؟ هەڵبەت مەسلەی برۆنز بۆیە ئێستا لە جیهانی شەکاری پێکە چونکە ماتریالەکە مەگەر ئینسان خۆی تێکی باتەوە زۆر کاشت بەرکەوتنی تەسیرێکی وای نابێ کۆمەڵێک ماواتێکی زۆر باشە تێکەڵاوەکرێ و مرو تا بژمێنێتەوە جوانتر ئەبێ ڕەنگی ینی ئەو ماوادە خۆی کۆمەڵێک تەفاعولاتی سەیسیر هەیە لە بینی ماتریالەکان لە زستانە لە هاوینە ئەشمێ باس لەوە بکەم کە هەڵبژاردننی قۆناغی برۆنز لە بۆ کوردستان ئاسان نییە چونکە من چەند تەجروبەیەکم کرد لەگەڵ پرسوڕان لەگەڵ مامەستا شوان کەمال ئەوانە چەند جارێک گەشتین ئەوەی چونکە گەرمای ئێمە گەرمایکی زۆرە سەرمای ئێمە سەرمایەکی زۆرە ئەبێ حسابی مادەکان بکەین کە بۆیە پەیکەری ئەم وڵاتە زۆربەی کات تێگەشێنرێت تێک ئەچێ بۆ ئاخی تێگەچێ حسابی ئەمانە ناکرێت بەڵام من لە پەیکەرەکەی ئەولەسیسەوە کە ئەویش برۆنزم لەوە حسابی ئەومان کردووە چونکە ئەو مەسەلەی برۆنز کۆمەڵێ مادەیە تێکەڵاوە کرێت ئەبێت بۆ ماتریاڵە ئەبێ ئەو ماتریالان ڕێژەکانی بدۆزیتەوە بۆ ئەم کەش و هەوای خۆمان بگونجێ هەموو پەیکەرەکە بۆ مادەیە دروستەکرێ یان بەس تەنها ڕووکەشە؟ نانە هەمووی ئامیەتی بەڵێ چونکە
ئاسنە ینی لە مەرحەلەی قوڕ ئەو دوای مەرحەلەی قاڵبکردن داڕژێ بە مەرحەلەی مۆم و دوای توانە و زۆر هیلاکەتە بەڵام خۆشبەختانە ناتوانانی بڵێ کە خەونی هەموو پەیکەر سازەکە کە بتوانێت پەیکەرێکی بڕۆنزدانێت ئەو پەیکەرانە یاخود ئەو کارانی کە تا ئێستا کردوتە بۆ خۆت سەردانیانەکەیتەوە بزانی چ گۆڕانکاریێکیان بەسەر هاتوویان چیان بەسەر هاتووە هەڵبات ئەگەر شتێکیان بەسەر هات بێ چیەکەیت دڵنەوەییان بەڕاستی ئەچم بەلایەنە ئەڕۆم بەلای کارەکانمە ئەڕۆم ئەیان بینم لە ئێستاە 6 پەیکەرم پێویستیان بە لۆژەنکردنەوەیە و بەڕاستی بۆی سەرقاڵی ئەم کارەمە و پرۆژەی تازەتر کە ئیشی تیاکەم ئەم مدەیە تا ڕادێکی زۆر لە هەموو لایەک و خۆمون کردبوو هەر بە سەرقاڵی ئەم پرۆژانە بووم لە ماوەیە هەمیان نۆژەنەکەم و ئەچم بۆ یاخیانەکەم و ئەوی پێویست بە بۆیان بۆ خۆت ئەیکەیان شوێنێک دەستگایەک هەیە کە سەردانی هەڵبەت خۆی بەڕاستی ئەبێت وەک هەمیشە هیچ پلانێک بۆ پەیکەرسازی لە هیچ قۆناقیشانیە لە کوردستانە ینی ئەکرێ خۆم بچم بیکەم خۆی ئەمە حەقە لە ئەو لایەنانی کە ڕاستەخۆ ڕەبتیان بەناو شارەوە هەبێ لیژنی پسپۆڕیان هەبێ بۆ پاکردنەوەی بۆ نۆژەنکردنەوەی بەڵام ئێمە بەڕاستی تا ئەم ساتش زۆر شتیکەمان هەیە لێ ناپرسێتەوە جاکاری هوەری بۆیە خۆم ساڵانە ئەچم سەردانیانەکەم نۆژەنیانەکەمەوە و قورس نابێ بە نسبەتەوە چونکە دوجار کاری منە و بە بەردەوام هەموو ڕۆژ خەڵکەی بینێ ئێمە و میوانانەی کێنە شارەکەمانەوە پەیکەرێکی ئاستی خۆی پێشینەی ئاستی پەیکەرەکانمان زۆر ئەو باشە نەبوو ئێستاش بۆ ناشرینە بیبینن بۆیە بەرداوام کارەکانی خۆم نۆژەنەکەمەوە زۆربەی برادەرەکانشم پێم وتون ئەوەی کە بەریان کۆتم وتم هەر کاتێکەتانێ منەتوانم پەیکەرەکانتان بۆ تازە بکەم زۆر باشە وەکو کۆتا پرسیار یەک پرۆژەی نوێت هەیە کە ئێستا کاری لەسەرەکەی ئەوش دیواربەندێکە لە شاری سلێمانی ئەوە پرۆژەیەکی زۆر تازەوە یەکێکە ئەوش یەکێکە بەخێ و پەیکەری ئەحمەد مۆتاربەکی جاف تازەیە لە ڕووی حەجمەوە بووم چونکە 2 مەترونی بە 15 مەترە جێڕانەوەی شەڕی قەڵای دمدم و خۆپیشاندانی بەردەکی سەرا و کۆڕەوەکەیە ئەم پرۆژەی من زۆربەی قەزە مێژوویەکانە زیینیەکەمە بەڵام لە ئێستا سوپاسی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵ کە مناقەشەمان کرد لەسەر کارەکە 2 مەترونی بە 15 مەترە هینمان کردووە ینی کە لە ئێستا لە قۆناقی کارکردنام کە بە بەردەوامی متابعی کارەکەکەن و ئەویش کارێکی ئاسان نەبوو بۆ ئەم مەرحەلەیە من چونکە دوای هەموو کارێکی گەورە ئینسان پێویستی بتۆتە ئیسراحەتێ بەڵام من پرۆژەکان بە دوای یەکە هاتن لە ئێستا سەرقاڵی ئەوەم وا خەریکە بەشی یەکەمی پرۆژەکەم تاو ئەبێ ئیشم تیا کرد و جیاواسل لە کارەکانی ترم زۆر زیاتر قوڵ بوومەتەوە چونکە ئەمە ژیانی شخصێتێن نییە جێڕانەوەی مێژوویەکە ئەبێ چەند سەرچاوێکی باش بگەڕم هەتا لە ڕووی مێژوویە بە تایبەت شەڕی قەڵای دمدم ئەو کارە ساتە گەورەی هاتووە لە قەڵای دمدما بەسەر کووردا 4 کتێب هەیە لەسەری هەریەکەیان تاریخی جیاواز و مێژووی جیاواز و پشتی سیر بەڵام دوجار من خاڵە هاوبەشەکانم وەرگرتو و توانیمە لە دیواربەندێکا خۆی کەمەوە تەسەور ئەەکەم هیچێ بێت لە پرۆژە هەرە گرنگەکانی خۆم چونکە ئەویش یەکێ بوو لەوانەیە چۆن مەسەلەی پرۆژەی کۆڕەوەکەم 24 فیگەرە ئەمێ ئەوێ جێکێکە لە پرۆژەکان لە 2013ەوە خۆم بۆ ئامادە کرد و تا ئێستا نهاتۆتە بوون ئەم دیواربەندانش تقریبی 9 پارچەیە تقریبی 35 مەترەکە بۆیە ئەمە جار ئەم 15 مەتری دروستەکەین بزانین ئەوەی ترکیت بە هیوای پرۆژەیەکی باش زۆر سپاس بۆ چێنەر نزار سپاس کە لێرە بووی بەخێراتی